ئەم کاتتان باش من محەممەدی شەخفاتیحم گەشتی هێواڵ و شرۆڤابوووریەکانتان پێشکەشەکەم. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێ ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی نەوت ئێڕاکراوە کە هەناردەکردنی نەوت نەوەستێت و شەڕی کەرکووکیش نرخی نەوتی لە بازاڕەکانی جیهاندا بەرز کردەوە. ئەنجومەنی یاسای نیشتیمانی تورکیا پێشنیازی گەماروی زیاتی بۆ سەرباشووری کوردستان کردووە. دۆناڵد ترامپ سەرۆشی ئەمریکا ڕایگەیان کە کەمێک لەمە پێش لە وتایەکدا ئاماژەی پێدا کە ئەوان پێیان ناخۆشە لە کەرکووک ڕوبەڕووبوونەوە هەبووە و هەروەها لە ئەنگری هیچ لایەنێک ناکات. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێ ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی نەوت عێراق کراوە کە هەناردەکردنی نەوت نەوەستێت. لە تیوێک کە وەزارەتی سامانە سروشتەکان ئاماژەی بەوە داوە کە ئەوان لەسەر هەناردەکردنی نەوت بەردەوامە بن مەگەر حکوومەتی عێراق کێشەیان بۆ دروستکات. هەرچەندە دوای پاشەکشەی هێزەکانی پێشبەرگەی سەربەیەکێتی بەبێ تەقە هێزە عێراقیەکان دەستیان بەسەر کۆمپانیای نەوتی باکوور داگرتووە، بەڵام خێڵگە نەوتەکانی ئاڤانا و بای حەسەن کە لەلایەن هێزەکانی پێشبەرگەی سەر بە پارتی پاسەوانی ئەکرێن پارێزراون و حەژی شەعبی نەیتوانێت دەستیان بەسەردا بگرێت. لیوا فاقچوچانی فەرمانی پاراستنی دام و دەستگانەوتەکانی کەرکووک بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیان هیچ هێزێکی عێراقی نەیتوانێت بچێتە نێو خێڵگەنەوتەکانی ئاڤانا و بای حەسەنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 سەرپەرشتی خێڵگەنەوتەکانی ئاڤانا و بای حەسەن دەکات و ڕۆژانە نزیکی 300,000 بەرمیل نەوت لەو خێڵگانە دەرەهێنرێت. نرخی نەوت ڕۆژی دووشەمە لە بەردەستپێکردنی شەڕ لەلایەن سوپای عێراق و حەشتی شعبی و بۆ سەر کەرکووک و سەپاندنی گەمارۆنەوەیەکانی ئەمریکا لەسەر ئێران بەرز بووەوە. تەقینەوەی سەکۆیەکی نەوتیش لە ئەمریکا هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی نەوت بوو. بەرەبەیانی ڕۆژی دووشەمە دوایکردنەوەی بازاڕەکانی ئاسیا نرخی نەوتی برند 68 سنت بەرز بووە و هەر بەرمیلێک بە $57.85 مامەڵەی پێوەکرا. نرخی نەوتی سووکی تەکسازی ئەمریکا 44 سنت بەرز بووە و هەر بەرمیل بە $51.89 مامەڵەی پێوەکرا. بازرگانان دەڵێن نیگەرانن لە نوێبوونەوەی گەمارۆکانی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە کە ببێتەوە کاری بچڕاندنی هەناردەکردنی نەوتی وڵاتە. گرێگ ماکێنا شرۆڤەکاری کۆمپانیای ڕاوێژکاری ئاکسیتریت ڕایگەیاندووە نوێکردنەوەی گەمارۆکانی ئێران و دەستپێکردنەوەی شەڕ لە کەرکووک کە مەترسی بۆ پچڕاندنی هەناردەی نەوتی کوردستان دروست دەکات هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی نەوت بوون. جۆن کیلدۆف شرۆڤەکاری کۆمپانیای ڕاوێژکاری ئێگەین کاپیتال ڕایگەیاندووە دوای تەواوبوونی شەڕی داعش شەڕێکی دیکە لە باکوور عێراق دەستی پێکردووە، ئەوەش بۆتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت. بەپێی چەندین سەرچاوە یەکێک لە ئامانجەکانی حەشتی شابی و سوپای عێراق دەست بە سەرداگرتنی کێڵگەنەوتیەکانی بای حەسەن و ئاڤانایە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێت. بەرەبەیانی ڕۆژی دووشەمە هەروەها سەکۆ نەوتیەک لە لویزیاننا لە ئەمریکا تەقیەوە کە بۆ هۆکاری برینداربوونی 6 کەس، ئەوەش پاڵپشتێکی دیکە بوو بۆ بەرزکردنەوەی نرخەکانی نەوت. بەپێی ئامارەکانی کۆمپانیای خزمەتگوزاری نەوتی بەکێر هیوزی ئەمریکی هەفتەی ڕابردوو لە ژمارەی سەکۆ نەوتیەکانی ئەمریکا 5 سەکۆ کەم بووەوە و کۆی سەکۆ نەوتیەکانی ئەمریکاش دابەزی بۆ 743 سەکۆی نەوتی. بەڵێبەرزان سەبارەت بە سێکتەری نەوتی تایبەت لە شاری کەرکووک بە یەکێک لە پنت و جوگرافیا دەوڵەمەندەکانی نەوت لەسەر ئاسیای عێراق ئاژمار دەکرێت و ڕێژەیەکی زۆر نەوتی تێدایە وەک ئەو قسەباوەی کە بەردەوامەوترێت کەرکووک لەسەر دەریایەک لە نەوتە. پێگە نەوتەکەی کەرکووک بریتێ لەوەی کە چەندین خێڵگەی نەوتی و بیری نەوت لە شارەدا هەیە. گەر تەماشاکەی بزانین ئەم خێڵگە نەوتیانە و بیرە نەوتانە چۆن دابەش بوون، ئەوانەی کە دەکەونە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە بەڕێوە دەبرێن هەرێکە لە خێڵگەکانی ئاڤانا و بای حەسەنی سەر و بای حەسەنی خواروون. ئەمانە ئەو خێڵگە نەوتیانن کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێن و ڕۆژانە توانای بەرهەمێنانیان 250 بۆ 260,000 بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا کە لە ڕێگەی بۆری نەوتی کوردستان جەیهانەوە نەوتەکەی دەنێرێتە دەرەوە بازاڕەکانی جیهان. بزانین ئەو بۆریە نەوتاوها ئەو خێڵگە نەوتیانەی کە دەکەوێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقەوە هەرێکە لە بابە گورگر و خەبازە و جەمبورە کە لەلایەن ئیداری حکوومەتی عێراقەوە کارژێڕی ئەکرێوە بڕێوە دەبرێت و توانای بەرهەمێنانی ڕۆژانەی 160,000 بەرمیل نەوتە. لە هەمان کاتا ئەو بەشەی کە لە ڕێگەی بۆری کوردستان جیهانەوە دەنێتە دەرەوە بریتە لە 50,000 بەرمیل نەوت ئەو بڕی لە ڕێگەی ئەو بۆریەوە دەنێتە دەرەوە کە هەرێمی کوردستان هەناردەی بازاڕەکانی جیهانی دەکات. ئەو بڕانەی تریشی کە
لە پێداویستی ناوخۆیان بەکارهێنێت بریتێ لەوەی کە ڕۆژانە 40,000 بەرمیل نەوت بۆ پاڵاوگەی کەڵک، هەروەها 40,000 بەرمیل نەوتیشی بۆ پاڵاوگەی کەرکووک لە هەمان کاتە 20,000 بەرمیلیشی لە پاڵاوگەی بازیان و 10,000یشی بۆ بەغدا لە ئاسی ناوخۆیان و پێداویستی ناوخۆ بەکارەبرێت. ئێستا حکوومەتی عێراق بژاردەیەکی تری هەیە بۆرێکی نەوتی کۆن هەبووە کە لە ساڵانی 1974 لە کۆتایی مانگی 12/1974 گرێبەستێک لە نێوان حکوومەتی عێراق و تورکیا ئیمزا کراوە بە بەسی ڕاکێشانی بۆرێکی نەوت و ناردنەدەرەوەی نەوتی کەرکووک بۆ بازاڕەکانی جیهان و دواتر لەلایەن کۆمپانیای مانسمانی ئەڵمانیەوە لە 1975 دەستکرا بەکارەکان لەم بۆریە نەوتێدا. دواتر لە مانگی 1970 پرۆژەکە کرایەوە و کاتە جێگری سەرۆک کۆماری عێراق تاها ئەمحەدی معروف ئەو پرۆژەی کردەوە. دواتر لە ساڵی 1986 هەر ئەم بۆریە دیسان و بۆرێکی تری لەسەر دروستکە کە بۆرێکی 46 ئینجی بوو، توانای ناردنەدەرەوەی نەوت لە هەردوو بۆرێکە گەیشتە 1,600,000 بەرمیل لە ڕۆژێکدا. با بزانین لەسەر نەخشە بزانین ئەم بۆرێ نەوتە لەکوێوە دەڕوات، پێکاتەکەی چۆنە. ئەگەر تەماشا بکەین بۆرێکە لە ئێمە چەند بۆرێکی نەوتمانەیە، ئەمەی کە هەمانە بۆری نەوتی هەرێمی کوردستان کە بریتێ لە هەرێکە لە کێڵگەکانی هاڤانە، بای حەسەنی خوارو، بای حەسەنی ژوور و هەروەها خەبازە و بابە گورگوڕ و جەمبور لە بۆری نەوتی کوردستانەوە هەمووی نەوتەکە ڕاتەوە چێتە دەرەوە بە بازار بۆ بەندەری جەیهان. بەڵام ئەو بۆری کە حکوومەتی عێراق دەوێت نۆژەنی کاتەوە بژاردەیەکی تر بێ بریتێ لەوەی کە نەوتەکە لە کەرکووکەوە دەباتە بە وێزگەی IT1 واتە ئەو وێزگەیەکە نەوتەکە لێرە IT واتە عێراق تورکی1 ئەو وێزگەیە ویزگەکی پامپینە هێمای پامپێکە لێرەوە نەوتەکە لە ڕۆژاوای کەرکووکەوە لەسەر کە 26 کیلومتر لە ڕۆژاوای کەرکووکەوە نەوتەکە دەنێرێت بۆ ویزگەی دووەم بۆ IT2 کە لە بێجیە، دواتر ئەمیش لە ویزگەی دووەمە بۆ IT3 کە دەکاتە ویزگەی حەدیسە نەوتەکە دەنێرێت بۆ حەدیسە، پاشان لە حەدیسەوە دەنێرێت بۆ MS لە زاخۆ MS واتە measuring statement واتە ویزگەی ئەژمارکردنی ئەو نەوتەی کە لە زاخۆی و پاشان لێەوە دەڕوات بۆ سەر بەندەری جێهانی تورکی. لە هەمان کاتا بەر لەوی گاتە سەر بەندەرەکە لە ویزگەی PS4 لە ماردین، هەروە ویزگەی PS5 لە دیرۆک و هەروە دەڕواتە بەندەری جیهان. درێژی ئەم بۆریە هەزاران کیلۆمەترە و بەشێکی زۆری لە عێراقدایە و بەشێکی زۆریشی لە هەرێمی کوردستاندایە. بەڵێ بەرزان گەشتی هەواڵەکانی ئابووری بەردەوامە و هەواڵەکان تایبەتن بە ئەو ڕووداوانێک ئەمڕۆ